حمد و سنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. خۆشەویستەکانم، لەم ڤیدیۆیە قسە لەسەر جۆرەکانی خەوەکەین، یعنی کاتێ ئینسان خەوە بینیە جۆرەکانی خەو بینین چۆنە و ئادابی ئێمە لەگەڵ هەر جۆرێک لەو جۆرانەیە و پاشان ئادابی ئەو کەسانەی کەوا خەوپەرژێ نەکەن، یعنی خەو بۆ خەڵکی تەفسیرەکەن پێویستە چی ڕەچاو بکەن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خەومان بۆ کاتە سێ بەشەوە، وەکو لە حەدیثی صحیح هاتووە، ئەفەرمێ خەوێک هەیە صالیحەیە لەلایەن موژدەیە لەلایەن خوای پەروەردگارەوە، خەوێک هەیە شەیطانە و ئەوێ بێتاقەتت گا، یعنی غەمبارت کە، و خەوێکیش هەیە ئەوەی کە ئینسان بە ڕۆژە داڵغەی پێوەینەکە و کۆیکا بە غایلەی خۆی، یعنی لەگەڵ نفسی خۆیان قساکە و لەوەدا لە شەوانە لە کاتی خەوتنە ئەبێ بە خەو. ئەمە طبعا لە حەدیثی صحیح هاتووە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە و زۆرێک لە ڕاویەکان ئەیگەڕنەوە کەوا بوو خەو لەو سێ جۆرە بەدەر نییە. ئێمە چۆن معاملە ئەکەین لەگەڵ خەوێکە ئەگەر خەوەکە چاک بێ، ئەگەر خەوەکە چاک بێ. خەوی چاک خۆشەویستەکانم پێویستە ئینسان یەکەم جار سوپاسی خوای پەروەردگار بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە خەوێکی باشی بینی ئەوە با سوپاسی خوای پەروەردگار بکە، ئەوە لەلایەن خواوەیە، سوپاسی خوای لەسەر بکە و لای خەڵکی دۆست باسی بکە، لای خەڵکێک کە تۆیان خۆش بێ. دووهەم دڵی پێی خۆش بێ، دڵی پێی مرتاح بێ و باسی کە لە لای کەسانێک کە خۆشیان ئەوێ و ئەمیش ئەوانی خۆشەوێ، بەڵام کەسەکان هەوڵ بدا کەسی شارەزا بێ، کەسی ئەگەر یعنی بێوێت تەفسیرەکەی یعنی تەفسیری وەربگرێ، با لە لای کەسی عاقڵ و کەسی ژیر و کەسی زانا نەبێت، لە لای کەسێک باسی نەکات، کەسێک کە ئەمی خۆش بێ، چونکە ئەو کەسەی تۆی خۆش بێ بە تاکید حەسوودیت پێ نابێت ئەگەر خەوەکەت خەوێکی چاک و خۆش بێ، و ئەگەر کەسێکی عاقڵ و ژیر بێ بە تاکید بە شێوەیەکی نابەجێ تەفسیری ناکا، یعنی هەوڵەدا بە شێوەیەکی ڕێکوپێک تەفسیرێکە، و ئەگەر کەسەکە زانا و عالم بێ بە تاکید ئەیواتە مل خێرە، دائیمەن ئەیواتە مل خێرە لە کاتی تەفسیرەکەیە. بۆیە ئەگەر شارەزایشی لەبارەیەوە نەبێ ئەوە بێدەنگ ئەبێ لێی و قسەی لە خۆیەوە قسەی تیا ناکە. سێهەم ئەدەب کە بۆ خەوی چاک ئەوەیە کە بە جوان هەوڵ بدرێ لە دڵی خۆتەوە بە جوانترین شێوە تەفسیریکە، یعنی بیبیتە مل لای چاکە، لای خێرە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک لە ئێوە خەوی بینی ئەوە یعنی خەوی باش با تەفسیری چاکی بکە و لە لای کەسی باش و کەسی عالم و کەسی زانا و شارەزایە باسی بکە، کەوا بوو زۆر زەڕورە ئینسان خەوی باش ئاگای لێبێ لە خۆیەوە تەفسیری خراپی نەکە و نەیباتە لای خەڵکی خراپ و خەڵکی نەزان و خەڵکی نەفام و خەڵکێکە قینیان لێبێ و خەڵکێکە حەسوودی پێ ببن. ئەگەر خەوێکی خراپت بینی زاهیرەکەی خراپ بوو، دڵغەمبار بووی پێی، ئەم ئادابانە ڕەچاو بکە. یەکەم پەنا بگرە خوای پەروەردگار لە شەڕی ئەو خەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێکتان خەوێکتان بینی بە دڵتان نەبوو ئەوە لە شەیطانەوەیە، هەوڵدا ئینسان پەنا بگرێتە خوای پەروەردگار لە شەڕی شەیطان، بڵێ اللهم إني أعوذ بك من شر الشيطان، یا بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم، و سێتف بکاتە لای چەپیا، سێتف بکاتە لای چەپیا، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، وەکو وا بەم شێوازە بڵێ تف 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 بەلای چەپیا. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکتان خەوێکی خراپتان بینی بە دڵتان نەبوو ئەوە یان فو یان تف بکەنە لای چەپتانە سێ جار و بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم، إن شاء الله زەرەری پێ ناگەێنێ، وەکو لە ڕیوایەتی ئیمامی مسلمە هاتووە. سێم ئەگەر ئینسان بەلایەکە خەوت بێ، یعنی بەلای ڕاستە مەسەڵەن خەوت بێتی بیگۆڕە، ئەگەر بەلای چەپە خەوت بێتی بیگۆڕە لای ڕاست، یعنی ئەوە زەڕورە، وەکو لە حەدیثی ئیمامی مسلمە هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم. چوارەم ئەگەر نەتوانی یعنی خەو دووبارە بخەویتەوە هەڵسە دەست نوێژ بگرە و نوێژ بکە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێکتان خەوێکتان بینی بە دڵتان نەبوو هەڵسن دەست نوێژ بگرن و نوێژ بکەن، وەکو لە صحیحی ئیمامی مسلمە هاتووە. خاڵی پێنجەم لە ئادابەکانی ئێمە لەگەڵ خەوی خراپە ئەوەیە کە نەیگەڕێتەوە بۆ کەس. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ خەوی خراپ لە شەیطانەوەیە، ئینسان پەنا بگرێتە خوا لە شەیطان و بۆ کەس باسی نەکاوە، ئینشاء الله
زەرەری پێ ناگەیەنێ. ملاحەزەیەکی زۆر گرنگ هەیە ئینسان قەت لە خۆیەوە درۆ نەکا و خەوێک دروستکە خەوێ دروستکە بڵێ من بە باشیان بە خراپ خەویوان بە تۆ بینی یا خەویوان بینی. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ درۆ بکات لە خەوبینینە هەر کەسێ درۆ بکات لە خەوبینینە ئەوە بەڕاستی تاوانێکی زۆر گەورەی کردو، یان گەورەترین تاوان یان گەورەترین درۆ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەیە کەوا شتێک دروستکەی کە خۆت بڵێ لە خەوا ئەوەم بینیوە کە نەتیش بینیوە. لە حەدیثێکی ترا فەرمێ کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە فەرمێ هەر کەسێک بۆ درۆ بڵێ خەوێکم بینیوە لە ڕۆژی قیامەتە دوو دەنکە جۆی بۆ دێنن ئەڵێن ئەبێ گرێی بدەی بەیەکەوە. جۆ چۆن گرێ ئەدرێ بەیەکەوە؟ یعنی عەزاب ئەدرێ حتا ئەو کاتە. ئەمجا ئەو کەسەیشی کە خەو ئەیگێڕێتەوە یان تەفسیری خەوەکە ئەبێ کەسێکی عاقڵ بێ، کەسێکی عالم بێ بە تەفسیری خەو و سڕ و نهێنی خەڵک بپارێزێ و کەسێکی ژیر یعنی ژیر بێت، یعنی مەسەلەن وریا بێ، یعنی چونکە خەو پێویستی بە وریایەکی زۆر هەیە. جاری وا هەیە ئێستا لە زمانی ئیبن سیرینە باسی خەوێکەکەن کە خۆی تەلەبەکانی دانیشت بوون کابرایە کاتە ژوورەوەتی خەوم بینی لە خۆمە بانگەدەم. ئیبن سیرین فەرمووی ئینشاءالله ڕۆی بۆ حەج. یەکێکی تر هات وتی لە خەومە بانگەدەم. ئیبن سیرین فەرمووی دزیت کردو بڕۆ دزیەکە بگەڕێنەوە شوێنی خۆی. طبعا تەلەبەکان عەجایبیان هات هەر نەفس خەوە بەڵام بە دووشەوە تەفسیری کرد. پرسیانیان لێ کرد ئەویش فەرمووی ئەوەی یەکەم پیاوێکی ساڵح بوو بەری ئەو ئاەتاکەوێت کە خوای تەعالا فەرمێ وأذن مؤذن منهم یا ئەفەرمێ وأذن بالناس وأذن في الناس بالحج بەری ئەو ئاەتاکەوێ. بەڵام ئەوی دووەمیان وأذن مؤذن منهم أيتها العير إنكم لسارقون. کابرا دەمچاوی کەسێکی ساڵح نەبوو بۆیە بەلای ئەوی تریانە تەفسیرە کرد. جا ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بێ. ئەو کەسەی کە تەفسیری خەوەکە ئەبێ زۆر وریا بێت کە نەبێتە مای یعنی وەکو بڵێ قسەکانی نەبێتە مای شەڕ، چونکە هەنێ جار هەیە ئەو خەوە ئەگەر بە شێوەیەکی لارولۆر تەفسیری بکەی یان بە شێوەیەک بەرەولای خراپە بیبەی بەڕاستی خەڵکانێک هەیە تەوەکولیان لەسەر خوا نامێنێ، ئیمانیان زەعیف ئەبێ، ئەسباب و هۆکارەکان وەرناگرن، یعنی پشتیان هەشکێ بەڕاستی. زۆر جار ئەو کەسانەی کە تەفسیری خراوەکەن ئەبنە مای ئەوەی خەڵک ترس لەناو خەڵکا بڵاوەکەنەوە. یعنی ئینسان لەو حاڵەتانە کە خەوێکی خراپیان بۆ باس کرد بێدەنگی باشترە لەوەی کەوا تەفسیریکەی بە شێوەیەکی نابەجێ. هەروەها لەوانەیە جاری وایە زوڵم لە خەڵکانێک بکەیت، ئەگەر بە جوانی تەفسیری نەکەی زوڵم لە خەڵکانێکانێ کەسێ لەوانەیە بڵێ بەخوا ئەمە معنای ئەوەیە کە فڵانەکە زوڵمی لێت کردووە، ئەم خۆ معنای ئەوەیە کە فڵانەکە سحری لێت کردووە. یعنی بەڕاستی ئەبێتە مای ئەوەی کەوا خەڵکانێک لەیەک بکەیت، دۆستانێک لەیەک بکەیت، خزم و کەسوکار لەیەک بکەیت، یا لەوانەیە احتیمال هەیە ژن و پیاو لەیەک بکەیت، یعنی ماڵانێک لەناو یعنی وەکو بڵێ تێک دەیت. جا لەبەر ئەوە ئەبێ ئینسانی مسلمان زۆر ئاگادار بێ کاتێک کە تەفسیری خەوەکە ئەبێ خۆی کەسێکی عالم بێ، شارەزا بێ بەخەو و عاقڵ و ژیر بێ و دائما بەرەولای باشە تەفسیرەکان بکە، نەک بەرەولای خراپە. داواکارم خوای پەروەردگار بخاتن ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە. من بۆیە ئەم بابەتە باسەکەم لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر بەڕاستی داوای تەفسیری خەومان لێ ئەکەن. حقیقت يعني من زۆر جار خۆم نادەم لەو بابەتانە، ئەگەر شارەزاییشم هەبێ خۆمی لێ نادەم، يعني هەوڵ ئەدەم خۆمی لێ لا ئەدەم، خۆمی لێ نادەم بەهۆی ئەوە چونکە خەڵکانێک هەیە بەڕاستی زۆر ئیلحاحەکەن ئیلا خەوەکان بەو شێوە تەفسیر بکرێت کە خۆیان لێی تێگەیشتوین، یان خۆیان بۆی چوون، یا لەوانەیە تۆ کەسەکە نەناسی، ئەو کەسە کە پرسیاری خەوت لێ کات تۆ نازانی ژنە پیاوە، تۆ نازانی وەزعی چۆنە، حاڵی چۆنە، ئەو کەسەی کە تەفسیری خەوەکە گەرێ معلوماتێکی کاملی دەربارەی ئەو کەسە هەبێ کە تەفسیرەکەی بۆکە. داواکارم خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە، موفقمان بکە ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.